وەختتان وەخێر. ئێمە گوێکە تحلیلێکمان کرد لەسەر قسەکان ئاغای دکتۆر خەلیقی لە وەقایەیەک لە ئەوڵە ئینقلابە 57 کە لە کوردستان اتفاق کەوتبوو بەعنوانە شاهدێکی زیندوو، کەسێک کە لە ناوە ئەم مزاکراتە حزوری بووگە و تەنیا کەسێک دەتوانێت قسەکان ئەم ئاغا ڕەت بکاتەوە کە خۆی شاهد زیندووە و لە جەریاناتە ئەو مزاکراتە بووگە. پێرەوانە مەکتەبە قورئان بڕێک دۆکومنتیان بۆ من هەنارد، هەر لە ڕەدیەیەک کە ئاغای مەڵا محەممەد ئیمامی داگیە تا مصاحبەهایەک لە NRTO کە لە ئاغای فواد مەردوخ ڕۆحانی و ئاغای سعدی قڕیشی کریاکە دەرمۆردە مەکتەبە قورئان و دەرمۆردە ئاغای ئەحمەد موفتیزادە کە گویا کە ئەنەهوو تەنویرێک بێت لە زەهنە ئێمە بابەتە بەرداشتێک کە ئێمە کردمانە. ابتدان عرضکەم کە کانتێکسێک کە من بەحسم تیا کرد تەکەم مەسئلەیە کە بۆ ئەم ڕفیقانە مهمە ئاسمان تازەوی فەرقیسی. مەسەڵەن هەمان ئاغای مڵا محەممەد ئیمامی ڕەدیە کە ئەیداتۆ وەکو قسەکانە ئاغای خەلیقیە، بەم تەفاوتەکەم ئاغا تەقیە ئەکات، ڕیا ئەکات و پەردەپۆشی ئەکا و گوزارشە ساحیح نادات. تەرەفە مقابڵیشی بە زوانێکی دەرباری مەلایانە متهەمەکە بە پیری و کهولەتە سن و مزەخرەفوتن لە کاتێکا فرێک لە قسەکانە خۆی و حەواشیەک بەحسیەکات بە هیچ پێوانەیەک ڕێگەی عەقڵ ناگریت. ئەمانە لەکوێ ئیشتبایان کردگەن؟ ئەمانە فکر ئەکەن ئێمە هاتین وتمان یا ئەیژین یا وەکو دکتۆر خەلیقی یا وەکو حیزب دموکرات یا وەکو پەکەکە هاین بە شوێن ئەوە کە بێژین کێ خائین بوو کە هەیئەتە مزاکرە و شۆرای ئینقلاب دەوڵەتە ئێرانی خودموختاری نەداوە کورد. بەحسێ ئێمە ئەسڵەن ئەوە نەبوو، بەحسێ ئێمە ئەسڵەن ئەو قسەی خەلیقیشە نەبوو کە چوون بە ئەحمە ومت ئەی لەبەر دایکە بچی دوعای ژنانەم کرد بە ئەحمەد موفتیزادە، بعد هاتم وتم ئەحمەی موفتیزادە لێمانی شێوان. بەحسێ ئێمە ئەوە نەبوو. کێ خائینە؟ کێ لە بەیکی بە خومەینی وت؟ کێ لەگەر خومەینی بوو؟ کێ لەگەڵ ئینقلاب ئیسلامی بوو؟ کەما اینکە کەم نییەن لەو فیلمانەی لە قاسم لەو گرفتە تا ئاغای ئەحمەد موفتیزادە هەر لە ئەستەقباڵی و لە تارانە تەکە خومەینی لەگەڵ خومەینی تا شعارهای ئەحمەد و خومەینی بە یەک و کە فیلمەکانی مەوجودن. بەحسە ئێمە چ بوو؟ بەحسە ئێمە ئەمە بوو کە مەفهومێک بە ناو کوردایەتی مەوجود نەبووگە، جەهانبینیەکی کوردی مەوجود نەبووگە، پرسیار دەرمەوردە کوردبوون مەترەح نەبووگە، دەرئەسەرە هیچ مشتومڕێکی ئیجتیماعی کە پرسیاری لێبێتە دەرەوە مبارزە و جنبشێک لەم کوردەوارە ئێمە دروست نەبووگە تا قبل از ڕاپەڕینە کوردەوارە سەر و ئەوانەی کە بەناوە ڕەهبەر قسەیان کردگە بەرساختەکانە نەهاتهای ئەمنیەتیە کۆرپۆرێشنەکانە مەنتەقە بووگن مشتە ئینسانە تەوسعە نەیافتگە دەهاتی و دەهاتی منش بەناوە ڕەهبەرانە مەردەمە کورد. و من لەو گزارشە ئاغای خەلیقیەیدا هەر وەختی خەریک بووم تەفسیرم ئەکرد بعضێ مەواقع پێکەنین زۆری بۆ مەهاورد لەو تەسویرەی کە بۆ میجادە بوو. مەسەڵەن وەختێک ئای خەلیقی ئەیوت ئێمە لە کانون زەنانە کورە ئەمانە شارە سنەها بەدەستیانەوە
هەیئەت تێ ئەمانە بوێنێت ئەمان ئێشێ مقرڕکەین هەیئەت لەکوێ دانیشێت و لەکوێ بگاتە حزورە ئەمان ئەچنە حزورە هەیئەت بۆ ئەوان مشەخەسیەکە لە شارە سنە لەکوێون هەیئەت ئەمانە کاتە کانونە زەنانەوە کابرا ئێژێ پێشمەرگەکان ئەحمەی موفتیزا دەرگایان داخست من وتم سعدی قەومە ژن براکەم بوو بربراژنم بوو سعدی دەرگاکە بکەرەوە من تەسەورم ئەکرد ئەگەرم سعدیە نادروسە ئەم دەرگایە نەکردایەت و ئەم تاریخ سازیە نەکردایە چه ئەتفاقێکە کەفت مەسەڵەن بە خەوڵە کرماشانیەکان قەڵپەنجگیان نەکرد بۆ یەکتری ڕەهبەرە ملەتە کورد عیەزەدین حسەینی بە من لەردەکانە و باز بە چاکە کەواکەی بگیرێ لێ و ناو نەفەکەکەی بدڕێ و ئاسیبێکیش بگات بە عوزڤە شەریف یانێ تۆ ئەمانە وەختە تەسەور ئەەکەی لە زێهنە ئەمانە یە کۆمەدیەکی سیا و سەفیدە دەورانە ئەسرە کلاسیکە چالی چاپلین و لۆرەر هاڵدیەکە بێتە بیرت کابرای مەکتەبە قورئانی فکرەکە من هاتکم بێژم ئەحمەی موفتیزا خیانەتی کرد بەڵام حەمەی ئیمامی هەر ئێژێت وەڵا ئەحمەی موفتیزا هەر گەرێکی و احتلال بکە و مامۆستا عیەزەدین هەر ماتەڵ بوو کە ئەحمەی موفتیزا فەرمان بە بەڵام بردیان عیەزەدینیان گۆڕی ئەمانە لەسرە سفرەکە خەریکن شەڕەکەن تەکە یەکتریە بەڵام بەحسە ئێمەی کوردە مەسە کە ئەمانە لیاقەتە ئادرس بوونە مەردمە کوردیان نەبووگە ساختە بووگن بۆ مەردمە کورد خۆ لەگرا تا ئەم دەقیقە ئەمانە لە ئێمە تێنەگەین بۆیە ئەچن ڕەدیە ئاغای ئیمامی تێرن بچن ڕەدیە ئاغای ئیمامی گوێبن جا ئەم جۆرە تەیفە کوردە خۆ ناتوانن قسە بکەن تۆ دانێ لەمانە دانێ داستانێکە بۆ تعریفکە لەسەریەوە چێتە قنە داستانەکە پەڕێتە ناوەڕاستی لەولاوە چێتە ئەولا حاشیێتە بەحسەکە کرماشان وەسڵەکە بە سنە خاتە قەی کرماشان و تۆ نافەمێم داستانە بووە چی تۆ گوێ بگرن لە مڵا محەممەدە ئیمامیە سەرتێتە ئێش نافەمێم ژاکە ژاک و مشە مش و ئەمانە بەحسی چی گەرەکێ بکە ئاغای مڵا محەممەی ئیمامی بەڵام تعلیقەدا لە خەلیقی هەلا وڵۆکە دەست پێکە ئای خەلیقی تۆ فەقیە بووی مەلاوی ستەویشتە دکتۆر زوانە ئەحمەقانە زۆر دێهاتیانە بەکاریە بن بەرامبەر بە یەکتری مەسەڵ نەق دەکاتەوە یا ئەم ئاغای خەلیقیە ئینشاءڵڵا کە پیر نەبووگە خرفت نەبووگە و براکەم تۆ خوات بە ئەندازەی جەنەتی عومرە درێژە تۆ چۆن خرفت نەبووجی دەرەجەی ئیمانە نەیهێش کە خرفت بووی بچن گوێ بدن یعنی محتەوایەکی واتێت و نازانی چی تەفسیرکەی بەڵام حەکی ڕەت ناوێتەوە وەقایع لە سەخافەت و کەمبوودە ئەمانە ڕەت ناوێتەوە من بەر لەوەی بێمە سەر ئەحمەی موفتیزا هاتمە سەر سدیقە کەمانگەر زوانە ئاگرینە شۆڕش ئاغایە مارکسیست لێنینیست و میزانە سەخافەت ئەم ئینسانمە دەرخست هەر تبقە قسەکانە خۆیان تبقى مسألة كأمانة مترهية كان كتشيس رفسنجاني أو أنا بيبر أخوا وبرخوردي صديقة كأيكابا أحمي مفتيزا لدرو بيجي آفرين كاك أحمد كتحملت كذا وجمين أنا أبي جي لي قريب قسهر وسخو معن كردمان يعني من نازانم تو بكامة تربية جورة بويد ميزانة توهينك بتو أكلي لو تحملي بكي بعد تو وقتك نقش الرهبرية مردمي أقليته أهدا تو إترنا فريقني مثلا إسا شخص بيمانة حيدري أجر هر حاكميتي بيت بيجريت الشب بزانت متن انقلابية كدروسي كرقم منتسبة بمردمة وأجر پیسترین ئازارێک بەم ئینسانە بدرێت ئەم ئینسانە ئێشەی لە مەوازە ئەخۆی ڕادیکاڵتر دفاع بکە نەوەکو عەبە ئوجالان بێژە دایکم تورکە
دەن ئەنەم تریدی نەوابێژێ پس تا ئەگرام ئاغایانە مەکتەبە قورعان ئشتبایان کرد من ناتمێژم ئەحمەی مفتیزا جاشە و لە قاسم لوی شێواند و لە ئاغایە شێع عیزالدین حسەینی شێواندی نه شاید من ئەحمەدی مفتیزادم فرە لەوانی تر پیاکتر بوو بێ بەڵام ئەحمەدی مفتیزادە نەقشە ڕەهبەریەتە سیاسی گەرەکی و بگری بە جەهالەتە مطلق و بەرخوردی کردەکە ئەما بینە سەر قسەکانە ئاغای فواد ڕەوحانی و ئاغای سەعدیە قوڕەیشی ئەوڵان ئێوە نازانن مەکتەبە قورعان چییە مەکتەبە قورعان چه شکلیە بەحست چی ئەکا ئەمان ڕۆن لەسەر خەو ئەوێسن بە من ڕەبتێکی نییە ئەمانە کە ئەم ئاغا و ئەمانە چه ئیدعاهایەکەکەن ئەمە بە من ڕەبتێکی نییە کارە منیش نییە کابرا هەر ئیدعایە توانی بکات ئیدعاکە خواست ئیدعاکە پێغەمبەرە ئیدعاکە لە چۆ داوەزیگە منزورم نەوع کەلامێکە خەریکە بەرامبەر بە مخاتەبێ قسەکە باشە ماغی کاک ئەحمەی مفتیزا چۆن گۆڕیا وەڵا کاک ئەحمەی مفتیزا لە زیندان بوو دوو خەویدی متحولی کرد خەوە ئەوڵ پێغەمبەر قورعانی پێفێر کرد خەوە دووەم دوو نەفەر لە جەهەتە شمالە شەرقی وهاتن وتیان تەحلیلە ئەم دوو تەفسیرە ئەم دوو ئایە بکە کاک ئەحمەوێژێ تەفسیرم کرد تەفسیرەکە کە کردم من خۆم باوەڕم بەو تەفسیرە نەبوو کاڵسام لە خەو زانیم خوا ئەمە هەمان شتەکە پێغەمبەر فێرمی کردە ئەم داستانی خەودین و لە قارە هاتنە دەر و ئەمانە بە خۆیان ڕەبتی هەست بە ئێمە ئەسڵەن ڕەبتی نییە بە ئێمە بە عینوانە کورد ئەمە ڕەبتی هەست کە ئێمە ڕەهبەرێکمان لە دەورانە ئەخیرە لە کاتێکا کە کورد مەوردە حەجمەیە جەهانی واقعوێ و سەرزەمینە کوردەوار داگیرەکرین نییە نەمەوجودە پس ئەمان ئەچن لە پشتە هەنێ حەکایات و ڕەوایات ئەوێسن چه مەقامێ گەرەکیانە بن بەخۆیان ڕەبتی هەست ئاغای ئەحمەی مفتیزا چی وت کە وەڵا شعری وتکە دابێرە لەم شعرانە بێریم بزانین چی ئەمە وەحیە ئەمە کتاوە ئەمە چه شکلیە خۆب تۆ ئەتوانی لەمانە بەرداشتی ئەمانە شۆرای مدیریەتە مەکتەبە قورعانن ئاغای سادی قوڕەیشی ئێژێ ئاغایە ئەحمەی مفتیزا معتەقدە کە 1400 ساڵی ئیسلام موجود نییە دوای شەورا ئیسلام موجود نییە کامە شەورا شەورای خلافەت خولەفایە ڕاشدین دوای ئەوە دەستگاه بەنی ئومەیە سەڵتەنەتە ئەم شۆرایە مەکتەبە قورعانە دەقیقەن وەسە شۆرای خلافەت کاک ئەحمەی مفتیزا پێغەمبەر بوو ئیمام مەهدی بوو کێ بوو کاکە بۆ ئارتان لێ تێبێژین پێغەمبەر بوو بێژن پێغەمبەر بوو محەممەد عەلی باب بوو بەهاوڵا بوو کێ بوو ئەحمەدی مفتیزادە بە ئێوەژن کاکە ئەحمەی خۆ ناژن موسڵمان فەرقە ئێوە چیەتە کە کاورایشی عادی موسڵمانی سونیە چه فەرقێکدان هەست تۆ ئەچی بخوێنی تۆ گشتی بیۆگرافی کاکە ئەحمەیەژی وەڵاش هیجرەتی کرد بۆ کرماشان و هیجرەتی کرد بۆ مەریوان و هیجرەتی کرد بەکە هیجرەت پێغەمبەرێکە پێغەمبەرە باسڵاوات بەینۆشانیە پێغەمبەرە ئەم دوو خەوەی دیگەسین ئێژێ پێغەمبەرە ئێژێ کاکە ئەحمە ئێژێت کە خوا لە هەر سەردەمێکە دینە خۆی بەرنادا دەیخۆمە لە یارستانی شا هەست هەر کەسێ لە دەورانە خۆی دەفتەرە خۆی دیێری بۆیە لە یارستان کتاو نییە دەفتەر هەست دینە خۆی بەرنادا و ئەی خاتە دڵ دێ ئینسان کە بێن هدایەت عەسڵی دین بکەن دێ خۆ شیعەیش وایژی شیعەیش ئێژێ لە زەمان غەیبەتە ئیمامە مەراجع تەقلید وەلیانە دینن نوێنەرە خوان لەسەر زەوی ئیسە مەرجع تەقلید دروست کردیاگە لە سونیە تماشاکە کاکەی جان خۆ من فرە سعیم کرد بە منیان ئەو دەرمۆرد کاک ئەحمە زانێ منەوەڵە
خۆ من کارنامەی سیاسی کاک ئەحمەد ئەزانم بەڵام نازانم کاک ئەحمەد داعای چیەکە تەفسیرە قورئانەکە بە ڕەئی خۆی چی ئیرادی کێس با تەفسیرە قورئانکە بە ڕەئی خۆی تەفسیرەکەی فرە قەشەنگە دەستی خۆش بۆ یاخوا نەتیجەی ئەمە بۆ جامعەی کوردەوارە ئێمە چییە ئای قوڕەیشیێژێ کە کورد مافە شتێکی مهم نییە ئێمە ئینسانمان بوو نا کورد ماف نییە ئەحمەدی موفتیزا وت کێسی کوردبوون مافە وای وت کە ئەحمەدی موفتیزا دەی چۆن ئەم سەرچاوەی غەیبیە بە ئەحمەدی موفتی ئێژێ من کە وەختی خەوەکەم دی حەسام قورئانم زیندوو دی تەک ما قسەیەکە یعنی ئیشان لە قورئان وحی گرتگە ئەم کەلەمەی یعنی ئەمە یعنی وەختی قورئان زیندووە كأنه زوان خواص دموها كاتك مع غاقسا كوام آغا أتوانيت وحي كلام قرآن يقري بدا بخلج تحتنا وتفسير القرآن وبرداشت الذين واسا داي أجر واسا استدور رخني قورا على سنة دسايوا يك أحمد مفتي زادة بعنوان كسيك وإيجن بيغمبر بو يا لقرآن وحي أجرت نيزاني خميني كلاواني تسري تشخيصي ندى خوا هدايتي نكر رهبرية مرد ما بقريت دس نيزاني تكي سخيفة جون برخورد بك أكو بيغمبر إسلام نيزاني تمام حركة آغاية أحمد مفتي زادة سياسي تو تاريخي لسياسي بون بحثك إلى أحمد مفتيزا ديمقراطي بوغا أكريت الزندان مدرك الجعلي بدروسا كان وجي بابا بچيت الدانشقا ساواك أزاني بي ششماني خنا زندان متحول أبي لزندان لزندان تيتدر ولا محاصرة سياسية اقتصادية ساواكا انقلاب دسبيكا لمسجد مصطفى شروعكا بالتبليغ بر عليه رجيم الشاه اجي حجر رقيق مانية يا اشي بر عليه انقلابين يا اشي لقوا انقلابين نا برقيترنيا اتواني خنسابي برامبر بانقلاب بوكوتي تك انقلاب بو كوتيتك الشخص آية الله خميني بو لبيك ود بخميني بو تلويحا خميني تو يكد بني الكرد وخد مختارية إسلامي بيدا دالا كردستانا تاو وقت خميني أوكي بو انقلاب أوكي بو شيعة دواي زندان نجس بو جون بو أمان بعد موافقنا به ناتواني وسرناك بيتو نايواتو حكايتك كفتر أشيتك كرماشا لكرماشان أمانة صالة شست لتارانا شوراي شمس دروسكن يكي لوانا غي ناصر السبحاني بو جمهورية إسلامي قرتي بپنج شوط إعدامي كرد يعني بفاصلة إيشي كوتا يسر پنج شوط بدور قرتي إعدامي كرد فورا ناصر السبحاني إعدام كرد أم جماعتي أهل السنة زاهدان وأمانة من شوراي شمسيان تشكيل لا يا مدتي قلقلانة كرد شوراي شمس بعد جيريا غي مفتي زاكا وتزندان تمام زندگی آقای احمدی مفتیزا سیاسیه بعد لیانا پرسن ایجن ایسا امینی نوینر احمدی مفتیزا هزیانا جنا و کار سیاسیه که یعنی او کار سیاسی ناکن منظور تا چیه لکار سیاسی تو براکم حرکت نکردنی شد سکوت کردنی شد موضع سیاسیه هما هنبونی شد موضع سیاسیه استفادة كردن لسياسة كان موضوع سياسية لإمكانات ولا وسائل ولا مؤسسات كان سياسية تقول لنا ودل الجمهورية الإسلامية سكتة دروس كرقة فرقة دروس كرقة تجمع كي حول أندية شيء بخوا أخوات شون تهديد نيبو جمهورية إسلامية فرقة لقش يجي خطرناك وكو فرقة داودية لأمريكا وكو فرقة كينشين ريو لجابون هو السكتن شون كان سياسي ناك حسن أميني إيكا حسن أميني ميزان تشابلي وقيزونية كي بابيوسي بلام سؤال وألقنا ميرات مكتب القرآن چي حسن أميني چسبيا قبيوه چي واتيا
فەلسەفەی کاک ئەحمەد دی خۆ تۆی ژەو بەر عەلەیە فەلسەفەی کاک ئەحمەد پوڵە ساختار ماڵیە چییە برەندە چی ئەم میراتە حەسەن ئەمینی دەسی لێ ناکێشێت مەسەڵەن حیزبی دموکرات مۆشەخەسە برەندێکە بەناو حیزبی دموکرات و پوڵێکە کە جمهوری ئیسلامی ئەیدا بەم حیزبی دموکراتە حفزی کا بەناوە ئادرس ئەیدا بە کۆمەڵە حفزی کا بەناوی ئادرس ئەیدا بە سەیبراهیم حفزی کا بەناوی ئادرسی حیزبی کۆمۆنیست چییە ئەم میراتی کاک ئەحمەد چییە مەکتەب قورئان حەسەن ئەمینی دەسی لێ هەڵناگرێ فەلسەفەی کاک ئەحمەدکن تۆیژی نەمەوجودە فەلسەفەی نیە کاک ئەحمەد کوا عادی فەلسەفەکەی ڕووکەن بزانین چیژە کاک ئەحمەد تماشاکەن ئەم پڕگووی کولی گویە لە حرەکەتی کاکە ئەیشارنەوە ئاغای فواد ڕوحانی کاملە متەناقستە کە سعدیە قڕیشیا قسەکە کاملە متەناقست ئەو ئێژێمە کارە سیاسی ناکەین ئەم ئێژێ موسڵمان ناوێ عارف ناوێ تارکی دنیاوێت موسڵمان ناوێ فقط کاری بە دینەکەی خۆی بێت تۆشە بەدەمە مردمی لە ناوی ئیجتیماعاوی دێمە کاری سیاسی یعنی ئەم ژڵە ژیاگی و کولی گویی و مبحەم گویی و چەسپیان بە چواردانە شعر و کورد مافە و ماف نییە و شعرە ئەی نیشتمان بابیجان ئەمانە لە دڵی و نە فەلسەفە تێتە دەرەوە نە عەقڵ تێتە دەرەوە نە حەرەکەت تێتە دەرەوە نە ڕەوایەت تێتە دەرەوە ئێوە بەسەر ڕەوایەتێکی کەلانی ئیسلامیا بێسیاگەن مدعین کاکە ئەحمەد قورئان تێکیا قسەکە مدعین قورئان تێکیا قسەکە زیندوو بۆ بووی بەخەو جالۆدا لێ پرسە ئێستا ئێوە کاکچێ نزیک بە کاک ئەحمەد بوو وەڵا چوار نەفەر لە حازە ڕۆحی و ڕقەتە قەلبی و ئەمانە بە یەکتری و نزیک بوون تۆ سێرە ئەم نۆ قسەکردن ئەم نۆ قسەکردنە قسەهای ناوە فرقەهای شیعەس بەتایبەتی ئەمەی کە لە کرماشان بووگین و تەکایا چووگین و چوزانم دەستەی سینە زەنیمان چاو پێکەوت کە و هەیەتهای مختلفش سینە زەنیە ناوە محلاتە شیعەنیشینمان چاو پێکەوت کە ئەزانین ئەم ئاخونانە چۆن تەک یەکتری قساکەن شەو خەوە وێنێت و مرجع تقليد فلان تيتا خوي وآغا تيتا خوي وآغا إمام زمان تيتا خوي وآغا موسى بن رزا تيتا خوي وآغا زامن آهو تيتا خوي إمام زوانا أزانين كي نزديك تربود بإيشان والله چوار نفر و لحاظ رقة قلبي وفرنزي بون بكاك أحمد قشتي كان 12 ساڵ و 13 ساڵ و 14 ساڵ ئێستا ئێوە هەدەفتان چییە لەم گروپەداتانیاگە کار اقتصادیەکەن ئەغا نوشی گیانتان وێ کەس مخالفەتی نییە تەکەم کارانە من بەحسم ئەوە نییە ئێوە بۆچی توانێکتانە ئیجتیماعی تەک یەکتریان دروستکەن بەحسی من ئەوەسە ئێوە چیتان گەرەکە چی ئەکەن چارەتین من لافیتەیەکم لە ئێوە دانیاگەم ئێوە تەکە مردمە کوردە ئێمە ئاغشتە ناون ئزدواژی ناکەن معامڵاتیان تەکا ناکەن نایکەن تا نێکەنە مەکتەب قورئانی هەج ارتباطێ نییە ژن و جونخوازی نییە ئێوە تا دوکانێکی مەکتەب قورئانی دانریاوێ هێلکە لە دوکانێکی تر ناکسێنن بەڵام بۆچی وەختێ مەسەڵەن زلزلە پێشتی کۆرۆنا پێشتی هەم زەمانەتە کە فەعالینە جامعەی مەدەنیا ئێوە لافیتە ئەدەنە دەرەوە بچن 30 نەفەریان معرەفی کردگە کۆمەکە ماڵی بخەنە حسابیان شمارە حسا و حسابشی باو ئەمانیانە گشتی داگە ئای مەکتەبە قورئان من ئایسە مەقالاتان لە خۆتان بۆ تێرەم ئێوە خەریکە کارهای تەولیدی و مەسرەفی دیدار با یەکدیگەر و تەفریحاتە دەست جەمعی ڕەفتەن ئەمە کارتانە دەرسە تۆ گەرەکتە خێر بەم مەردمە بکەی ئەشی بڕۆی لە مەردم پوڵ بسێنی یا ئەشی بڕۆی پوڵێکە خۆت دەرە تاوەرگە بدەیتەوە مەردم تۆ چی چارەتیت سازمان خێریەیت سازمانە خێریە تراستیت هەستکەیشێ مەردم باوەڕە پێ بکە کە تۆ واقعان ئەمە لە ڕێگەی مەردم و خەرجەکەی بۆ چێشە مەردم باوەڕە پێ بکە هەرکە ناوە سکت و فرقەیەکی نیا بەخۆی وە هەرکە بەخۆی وتی فەعالی مەدەنی ئاشغاڵی جەم کرد و هەندێک قوتووی جەم کرد لۆ دوعاچی ئەم ئاشغاڵ جەمکردنە بەناوی دروستکردنە ماسک مردمە خەیر و سروەتمەندان و بێن پوڵ بەن مقابلە بکەین تەکە کۆرۆنا دەی بۆ خۆت نایکەی تۆ بۆ نایکەی ئەم مردمە بۆ چی ئێشێ بە تۆ ئەعتمادکە
ئەگەر مەکتەبە قورئان باتایبی وتای لە دەرامەد و پڕۆژەهای عمرانی و ساختمانسازی و کارخانەهای مختلف و دوکانهای مختلف و وامهایە کەلانێکە گرتگمانە ئیستە لە شارە سنا 10,000 خانەوار ئێمە پوششە دەین بە پوڵە مەکتەبە قورئان. ئەمان و ئافرین باریکەڵڵا دەستان خۆش بێ پوڵ فعالیت اقتصادیەکە گرتان لەگرا بە دەردی خوارد. تو شمارە حساوت دانیاگە کاورای مەکتەب قورئانی لە مەردم پوڵ بکێشێتەوە تحت ناوە کۆمەک بە خانەوادەهای کۆرۆنایی. باشە کاورایەکی سادەی ڕوانسەری جوانڕۆیی کرماشانی سەقزی نەقەدەی ورمێی بۆچی ئێشێ پوڵ بە تۆ بە ناوی کاکە ئەحمە و مەکتەبی قورئان بکەیتە قوڕەوگە خەڵکیەوە بۆ ئێشێ بیکا بە کریدیت و ئەعتبار بۆ تۆ لەم کریدیت و ئەعتبار و گەورەبوونە بەکوێ گەرەکتە بگەی. تۆ فعالیت سیاسی ناکەی وەلێ سەکت و فەرقە دروست ئەەکەی فعالیتە اقتصادی ئەەکەی لە بانکەکان وام ئەگری کاملەن وایتە ناوە خەفا. ئەزانی بۆ ژن فرقەی زاڵە یعنی فرقەیەک وا لە ناوی تاریشە کاکە بینە دەرۆ بزانی نەم ڕۆشناییە چییە بینە دەرۆ بیخەنە دەرۆ ئەم متونە عەزیم و غەریبتانە ئیخەنە سەر بەرد ئەتاوێت و بێرنیە دەرۆ ئەم دەریافتە وەحیە ئیلاهیە کە لەم قورئانە کریاگە دابێرنیە دەرۆ با ئێمە قاوی بکەین بەم دنیا ئەم دنیا بەهەژێنیت. ئێوە لە ژێر دەسە جمهوریە ئیسلامیە ئەتوانن جەریانێ دروستکەن بنیانە ئەوان دووچارە تهدید بکە 100 ساڵە ئایەندە واقعا کە ڕووبی ناتوانێ بیکە چۆن ئێوەتوانن بیکەن چون دەخاڵەت لە کارە سیاسی ناکەن یعنی لە انتخابات شرکت ناکەن یعنی تەلاش بۆ بەرەندازی جمهوری ئیسلامی ناکەن یعنی جمهوری ئیسلامیتان قبوڵە یعنی چی تۆ هاوکاری تەکە جمهوری ئیسلامی ناکەی تۆ لە ناوی جامایەکە دانیشتی سکوت و کردگە لە بەرامبەری ئەم گشتە زوڵمە لە بەرامبەری تەحەدا و تەجاوزە لە بەرامبەری ئەم گشتە بوت و درۆزن و بێشەرەفە تۆ لە بەرامبەری هاڕینی سپای پاسداران و نظامە کۆرپۆریشنی ئێرانی سکوتە مطلقە کردگە هەماهەنگی لە سیستەمە ئیداریان لە ڕەنتیان لە فەسادیان ئەستفادەکەی ئەژی تەکە جمهوری ئیسلامیان نییە هەر تۆ نییە ها ئەو سەلەفیەکان و ئیخوانیە بێشەرەفەکان ئەوانەی وا چەپ و ڕاست حەدیسە خوێنەوە قورئان لە گیرفانیان دەرەکەن و باسی پێغەمبەرەکەن مشتریەکانە بەهەشت هێژم ڕاندخۆرەکانی دنیا و مشتریەکانە بەهەشت ڕیش بۆگەنە شەروال کورتەکان هێژم و ئەوەنە ئیمانیان تیانە و ئەگەر محەممەد المستەفا بمایە بە شمشێرەکەی عەلی سەری دانەدانیانی قرتان لە تەزویر لە ڕیا لە کەسیفی لە شەهوەت پەرستی لە ناوگەڵ پەرستیە دانە بەدانە لە موسڵمانە ڕیش بۆگەنە کەسیفانە تۆ ئیمانە هەز بێشەرەفە بێ ئیمانە ئیخوانی و سەلەفی و سەدەفی لە ژێرە دەست جنایات دەوڵەتە ئێرانی فەساد حکوومەتە چەپەڵە شیعەیە ئێرانی و تورکی و عێراقیە وەکو سەگ سکوت و کردگە و کلک ئەجەڕێنی و نانەخۆی نادرۆست تۆ محەممەد بەلە جێن کێشا قورئانە بەلە جێن کێشا خواد بەلە جێن کێشا مشتی بێشەرەف ناوگەڵ پەرست قورئانەکە حکم و پێیەکە سکوت کەی لەم گشتە فەسادە بێشەرەف قورئانەکە حکم و پێیەکە جمهوری ئیسلامی لە هەرکوێ پێخۆشە تۆ هەڵسیتە سەرە پێ زریکە زریک بکەی ئەرێ لە قنە حەدیسا تێری تێدەرەوە ئەم گەوادیە ئەبەسە ئیمانەکەتان کۆرەباوە ئێوەم جامەعەتانە نابود کرد وجود سەکت و فرقە و جەریانی وەکو ئێوە یعنی منشەقکردنە پەیکەرە دووشت یەک مەتنە دینی دوو ڕواڵەتە نەتەوەیی ملەتێک و مەفهومە کوردیەت ئێوە هاتکن بەدەنەیە ئەم کوردەوارە نابودکەن وەکو ئەو مولحیدە لادینەکان بە قەوڵە ئێوە گەیت بازی تێرن و هەموسکشوال بازی تێرن و فۆمونیست بازی تێرن تواچی ئیخوان بازی تێری ڕیشپان بازی تێری مەکتەب قورئان بازی تێری جامەعە نابودکەن کەمینە دروستکردن سەکت لە ناوی یەکتریا دروستکردن کارتانە مەسئە و ئەمە بۆ حاکمیەت خاسە خەیلی خاسە چون ئێوە گشتتانەونە دارای مەنافع
کارخانەتان هەز مڵکتان هەز ماڵتان هەز ئەزانن چۆن تەکە یەکتریان ڕەفتارکەن ئێوە بە مەحزی بۆی قودرەت بەلای یەکێکی ترۆ بێت سویچەکەنە سەر ئەو بۆ چون تەعەلوقاتتان هەست چون ئێشێ لەگەڵم جەریانە بوون با بزانی من مەکتەب قورئانم خەیلێ لە کۆمەڵە و دموکرات و پەکەکە پێ دروسترە یعنی فکر نەکەنم قساناکەم بۆ خاتری ئەوەسە پێم دروسترە پێشم وایە کە هەم عەقەبەی ئیجتیماعیان هەست و هەم خەڵکیشیان واتەکە بەڵام من سوالم ئەمەسە تۆ زەرورەتی دانانێ مەکتەب قورئانتە چی بووگەم تۆ بۆ نایی وازەح قسە بکەی تۆ ئەم ئیمانتە وە دەردەکەی ئەخوا و دەردەکەی ئەخوا ئەم ئیسلامی ڕاستەقینە وە دەردەکەی ئەخوا ئەحمەی مفتی زاوت کەسی ئیمانتان بێت ئیمان یعنی باوەڕ یعنی محەممەدی بوون یعنی ئینقلابی بوون وەختە تەمامە قوڕەیش ڕووی کردە محەممەد وەختە تەمامە جوولەکەی عەرەبستان ڕووی کردە محەممەد وتی ئەتکوژین پۆڵۆ لێ ئەسێنین تەماشاکە ئێوە خەریکن پول جەمەکەن پول ئەیکەنە گیرفاتان وەلی ئەبوو بەکر ڕەفیقە پێغەمبەرە ئیسلام تۆ تاجرێکی سەروەتمەند بوو تا ئاخرین قەرانی پولی لەسەر ئیسلامدانیا خەدیجە ژنە محەممەد تاجرێکی گەورە بوو سەروەتمەند بوو تەمامی خەرجی شعبی ئەبی تالبی کێشە کەوتنە سەر ساجیانی نانیان نەبوو بیخۆن ئێوە شەوران چەورە تۆ ئەبوو بەکری عومەری عوسمانی کورەکە کە گیانانە گەنم خواردن سکە پۆڵاینی گەرەکە ئێوە لە دین فقط ڕەوایەتەکەتان گەرەکە ئەم ڕەوایەتە بتوان خەڵکی پێی جەزب بکەن کوڕ ئەوەسە ڕەوایەتە خۆی بوێت نەخۆی نەڕەوایەتە دیگەران سواری بێت ڕەوایەتە مارکس سواری بوێت و ڕەوایەتە ئەفلاتون سواری بوێت و ڕەوایەتە مەسیح و جوولەکە سواری بوێت و ڕەوایەتە پێغەمبەر سواری بوێت ئیمان لە جنسە باوەڕ نییە تۆ وتە ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله نابیتە موسڵمان درۆکەی تۆ ڕوویتە دەورم مەککە و خوەتە سووردا و حەوڵەیەکە وت و خوەتە ڕوت کردو نابیتە موسڵمان درۆکەی تۆیشێ بووی تۆ محەممەد تا بووی تۆ محەممەدی سنەتە محەممەد تەیەممکردن نەبوو سنەتە محەممەد ئینقلابی گەری بوو بیکە تەواوی عمری ئینقلابی بوو محەممەد بۆ نایکەی دێ بۆ دەمە داخستە محەممەد نە لە تەهدید و کوشتن ترسیان مەگە تۆ نایژی تەهدیدیان کرد بیکوژن عەلی خستە جێی خۆی نایژی برسیان کرد لە شەعبە ئەبی تالبە بەردی بەستە سەرسکی نایژی لە ماڵە دنیا کەفت مەگەر تەهدیدیان نەکرد مەگەر گولیان لێ نەکرد مەگەر ئیزۆلایان نەکرد مەگەر واداریان نەکرد لە ناوە ئەو ڕێگەیە پڕخەتەرە بچێتە ناوە مەدینە مەگەر مسڵمانەکان و پەیڕەوەکانیان تەهدیدە مەرجیان نەبوو چوون بۆ حەبەشە مەگەر ئەمە تاریخە محەممەد نییە دەی چۆن ئەمە سنەتە محەممەد نییە بێشەرەف وەلێ پول جەمکردن و گیرفان خستن و شەهوەت بازی و سیغە بازی و دەدانە ژن ئەخوەت حاڵین و ئەمانە سنەتە محەممەدە لە محەممەد فقط دەدانە ژنەکەیتان چاو پێکەوتکە ڕۆڵە بوون و ئینقلابی بوون و مەرد بوون و ئەوانتانە نەتاندی و نەفعتان نییە دەری نایێرێ حەج بفرۆشینەوە حەدیث بفرۆشینەوە قورئان بفرۆشینەوە مردمە بەغبەختە و حەجی حاڵی نییە مردمێ بێدەرەتانێ وا حکوومەت ئەی هاڕێت و دنیا ئەی هاڕێت و ڕەنج نابوودی ئەکات دەرەتانێکی گەرەکە چوار نەفەر لە دەوری یەکتریا کۆهون و ناویانیان فەرقە و سەکت دروستکردن بۆ چییە؟ پێکاکا سەکتە مجاهدینە خەڵق سەکتە تۆ سەکتی کارێکی نییە دانەیە شەخص لەوێ دابنێ چوار نەفەر معتەقد بە دەوری و بێژن ئەم کاورا کاریزمایی هەست ئەم چوار نەفەر معتەقدە کە ئیمانیان بەمە بوو ما بەقیە پەیڕەوان ئیمان تێرن بە کاریزمایە ماغا کارێکی نییە کاک ئەحمەد وا بوو کاک ئەحمەد زل بوو کاک ئەحمەد لەوێ بوو کاک ئەحمەد ئینسانێکی فرە بەڕێز بوو بەڵام ئینسانێکی ناتەوان بوو لە حاز سیاسی بوو ئەحمەد موفتیزادە خەیلێ لە قاسم دوو پیاکتر بوو خەیلێ لە قازی محەممەد پیاکتر بوو بەڵام ئەویش کاورایەکی تەوسعە نەیافتت بوو ئەویش بۆ شاید بۆ بەرنوێژی مزگەوتیەوە دەردی بخواردە
بەڵام بۆ ڕەهبەرێتی جامەیە کاکەیان خۆ ڕەفتار هەڵس و کەوتە کاورات دیارە. داستانەکە مەسە ئەمما ئێوەی پەیڕەوان چی ئەشارنەوە؟ چۆن ئێوە ماگنەوە؟ چۆن کارە سیاسی ناکەن؟ وایلێن وەکو حەسەنی ئەمینی ناڕۆن تەئیدیکەن بۆ جمهوری ئیسلامی؟ ئێوە بەمانتان لە ناوە دڵی جمهوری ئیسلامی هاوکاریکردن لەگەڵ یا سکوتکردن لە بەرامبەری نەوێسیان لە بەرامبەر ئەم بێشەرەفانە نەوێسیان هاوکاریکردن تەکە جمهوری ئیسلامی ئاغایان. سکوتە مردم لە بەرامبەر جمهوری ئیسلامی هاوکاریکردن تەکە جمهوری ئیسلامی عینە نەزان بوونە. ئەمە گشتی مەسئولیەتە تۆیشی قبولی کەی. لەذا عەزیزم تۆ ناتوانی لە ژێر بارە مەسئولیەتەکانت بچیتە دەرەوە. ناتوانیت بە خۆتانە بچنەوە تعریف و تەمجید و حەزی پێەکەین و ئەوانە نەکاکە بە خۆتانە بچنەوە. کاکە ئەحمەد ئینسانێکی گەورە بوو ئێمە نازانین دەی دەریخەن ئەم گەورەیە دەرخەن دە قسە بکەن لەسەری نە لاژە لاژ و خەوچە خەوچ و قسەکردن و جێلە جێل و کەفچەراندن. واضح ڕۆک سەریح پێغەمەرە مشقیمان نایە پێغەمەر بێ دەبێژن پێغەمبەرە ئیتر بۆ ئیشارنەوە. چی وت کەیسە ئايات مقدسی کامەسە چۆن ئیستە نجاتمانەوێت؟ بابا ئێوە چووگن کۆپیتان کردگە لە بەهاییگەری کۆپیتان کردگە لە جوولەکە و کارێکی نییە. ئەوش عینە بەهایەکان خەریکن بەرخوردەکەن. تەفاوتە ئەزەلیەکان تەکە بەهاییەکانە تەفاوتە بەهاوڵڵا و سوبحازەل. ئەو ئەیوە دێشێ حاکمیت بخێنە مەوێ نایخێن. ئیسا حەسەن ئەمینی ئەڕوا تەئیدیەکا بە وەزارەتە اطلاعات ئێوە جۆرێکی ترێکن. لەذا من لەگەڵ احترامم بۆ خاترێەوەی ئەو کەسانەی کە ئەم فایلیانە بۆ من هەنارد ئەدەبیان ڕعایەت کرد، یعنی ئەدەبە مەقالەکەیان ڕعایەت کرد، ئەدەبە نەغدە سیاسیان ڕعایەت کرد. بە من وتیان شایەت تۆ ئەم ڕەدیەتە نەدیگە ئەمیشە بوێنە، تۆ ئەم قسانتە نەشنەفتکە ئەمیشە بوێنە. و من بابەتە ئەو جۆرە بەرخوردە خۆشحاڵم، بەرخوردیان خەیلی دروستە لە نسبەت بە کەسانێکی تر. گەرچێ مەسەڵەن کەسێک هاتبوو کامنتی دانیا بوو هەم لەم بەرادرانەوە تەکە فوادە ڕۆحانی و ئاغای قوڕیشیە عەکسی گرتگە نووسە ئەگەسی ئەگەر ڕەئیت نەگۆڕێت دوای تەکی جمهوری ئیسلامیە. یعنی ئێستا من بەهات هەمە سڵاواتم بەدایەوە شان ئاغای ئەحمەدی موفتیزا تەکی جمهوری ئیسلامیانەوە تەوەجۆکەن. بەڵامیتر لەمەوە بعد وان تەکی جمهوری ئیسلامیە و خواهڵی ناگرێ و ئەو وا لە ژێرە دەست جمهوری ئیسلامیە و لە ژێرە دەست جمهوری ئیسلامی سێکتە و فرقەس و ئەسن تۆ چۆن ئەتوانی لە ژێرە دەست جمهوری ئیسلامی کۆمەکە ماڵی جەمکەی بە ناوە کۆمەکە بە کۆرۆنا؟ چۆن ئەتوانی؟ چۆن ئەتوانی کاری وا بکەی؟ چۆن جمهوری ئیسلامی ئیجازە ئەدا بە تۆ ناو پەیاکەی تحت ناوە سەکت و فرقەیەک لە گیرفانە مردم و بەر عەلەیهە مردم؟ شای جمهوری ئیسلامی بێژێت تۆ نەتوانێت بەر بە تۆ بگرێت و پوڵە خۆت خەرجکەی. مەسەڵەن من 10 ملیارد تمەن مەزمەید مەیدەم بە خەڵکی، بەڵام جمهوری ئیسلامی تێ بەر بە من بگرێ من سوال بکەم لە مردم بێژم مردم بێن پوڵ بەم بە من تحت ناوەوەی کە من ڕەحبەرە ئێوەم تا ئیسە خەرجە کۆرۆناتان بکەم ئابەرم پێگری. چۆن نەتوانیم کارە بکەی؟ مەرجە ئێمەین خەیریە هلال ئەحمەر جامعەی مەدەنی نەکە تۆیش بەشێکی لەم جامعەی مەدەنیە. ئەوە من دامنیاکە ئەتلاعی خۆتان لە شۆرای مەکتەبە قورئانە 30-40 نەفەرتان معرەفی کردگە خەڵک پوڵ بخاتە حسابیان. پوڵ ئێوە لە یارمەتیکردن فەقەت پوڵ ئەناسن، پوڵ وە چەند نەقدی بخەرە ناوی بۆمان تا ئێمە بڕۆین تحت ناوە کاکە ئەحمەدی موفتیزا بیدەینەوە خەڵکی. دێخۆ خۆم گەوج نییەم خۆم ئەیوە مەیدەم. لذا من بەحسەکە کۆ بکەمەوە من فرە گەڕیام نقطە نەزەرات ئاغای ئەحمەد موفتیزادە بخوێنمەوە شتێکم دەست نەکەف. پێشووتریش بێژم ئەحمەدی موفتیزا خەیلێ لە قاسملوو گەورەتروگە. ئەحمەدی موفتیزا ئەوەنە گەورەتروگە قاسملوو کەس بە نۆکەری نەیەزانی، بەڵام هەرە و ئەوەڵی ئینقلابەت دەرکەوت کە هەیئەتە شۆرایە ئینقلاب یا شێخ عێزەدین حسێنی بە ڕەهبەرزانیگە یا ئاغایە کاکە ئەحمەدی موفتیزا. حداقل لەم بازیە لەم وشو گۆر بە بازیە ئەحمەدی موفتیزا لە ئێوە زرنگتروگە.
لەم بەشە لەم تیکە لێوە گەورەتروکە پس ئەمە بەم معنە نییە ئێمە ئەحمەی موفتیزا بکوتین قاسم لو زلکەینەوە شێخ عێزەدین حسەینیش زلکەینەوە یا کەسێکی تر زلکەینەوە نا لە ناوە ئەمانە گشتیان ئەحمە لە گشتیان باشتر بووگە سادقتریش بووگە وەلێ بە تەورە کلی ئەمانە گشتی بەرساختن ئای سەیدی قوڕەیشی بابای ئاغای ئەحمەی موفتیزا چ کارە بوو ساواکی نەبوو ئای سادی قوڕیشی کاورای ئەنارتی وەختێ لە تۆ سوعالەکە ئەیجە کاک ئەحمەد لە ماڵی باوکی دوورەکەوتەوە لەبەرەوەی سەرانە کشوەری وەوانە سەریان تێکرد شێخ عوسمانە دووڕ و ساواکی بوو بابای ئەحمەی موفتیزا ساواکی بوو مەڵا ڕەحمان ئاغای موحتەدی ساواکی بوو گشتیان ساواکی بوو بۆیە حاکم شەرع کوردستان بوو توسط دادگستری شاهنشاهی ایران ساواکی بوونم من گشتی بچکە ساواکی بوون ئاغایان ئەمە ئەزانین لەزا ڕاپەڕین و کوردەوارە سەربەخۆ ئەم چێهرانەی کە تابە ئێمەڕۆ لە کوردستان بووگن من کارم بە بەشە معنەویەکە نییە ها هەر کەسێ لەم کوردستانی ئێمە مختارە ئیدعای هەر کەسێ دەکا پێغەمبەرە بچی بۆ خۆی پەیڕەوان دروستکە مشکلێکمان نییە مشکلمان ئەمە نییە بێن ئیسپاتی کەین کاورا پێغەمبەرە یان نییە ئیمامە مەهدیە یان نییە ئەوە کار ئێمە نییەوە کارە دوکانە هەر کەسێ تەختەیەکات ئەو بچێ جوایی باتەوە با مەلا بێت دەرمەوردی قسە بکەم تۆژۆکەن یعنی ئێمە کارمانەوە نییە کە ئاغای ئەحمەدی موفتیزا واقعان پێغەمبەر نییە بە هاوڵاز بە هاوڵانی بێمە ڕەبتێکی نییە ئەگەڕێتەوە سەر ملەتە کورد مبارزاتە ملەتە کورد و ئەم کەلەن کوردەوارە ئێمە ئەو جا ئێمە کارمانەس بە خەڵکی هەر کە نەقشێکی ئیجتیماعی سیاسی ئەگەڕێت ئەو جا ئێمە کارمانەس بێ کاکە تاریخە 39 ساڵە پێش کەس نازانێ چ خەوەر بوو گوێ نەمردگن کەس نازانێت چ خەوەر بوو کاورا چووگە چەسبیاگە بە ناونەفەکە دیاکۆ تۆ هەنووز نازانی لەم شۆرای شارە سنەتەکە شۆرای انقلابە چه اتفاقی کەفتگە ئەمەژ درۆکە ئەوش درۆکە و بعد تۆ ئەچەسبی بە ناونەفەکە دیاکۆنۆف دەرمەورد خشتەکە ئاغای دیاکۆ بۆ تۆ نووسالیزی ئەمە ئیتە خەیلی فیلمە نێوە واقعا لذا ئەنچێ کە مەدە نەزەرە ئێمە بوو ئاغای مڵا محەممەد ئیمامیش هەمانی تایید کرد میزانە نەزۆکی و سەخافەتە ئەوانەی کە بەناوە ڕەحبەرانە کورد بەحس کریان و ئینسانهای خودخەندە ئینسانهای بەرساختی دەوڵەت ئەو ئەحمەقە سارم خانە سادق وەزیری نەمایەندەیە وەکەڵای پایتەخت دانەرە ئەنجومەنە کوردهای ئەقیمە مەرکەز ئەو سارم وەزیری فاسدە یا ئەوانەی کە تەکە ئەم هەیەتە هاتگەن مشتی دەهاتی تەوسع پەیدا نەکردک مشتی ئایکیو لە خوار مشتی فاسد تحت ناو کورد قسەیان کردەوە بە ناوە کورد قسەیان کردە ئێمە گەرەکمان و ئەوە دەربخین وە دەیشمان خست تەبقە قسای خۆیان من کاک پەیمانە نعمەتی زەحمەت بکێشێت لینکە ئەو قسانەی کاک مڵا محەممەدی ئیمامی دابنێت بشن تۆڕەهاتە ئاغای مڵا محەممەدی ئیمامی لە تەفرەقە و ڕیا و زوانە چاپلوسانە و دروزنانە کاکە عیبە دەکەن و مەلای پێدوا لە بە گۆڕا ئاخ تۆزی دروست و تۆزی شەهامەتە بوێت کاکەوە تۆ مەلاوی خۆتە شار بە سویسە خۆتە کردگەسە دکتەر ئەوە لەن و دوو من کاکگیان و تۆ پیرۆگی و خرفتوگی و نازانیت ئاخ تۆ خوات پیرۆگی خوات خرفتوگی خوات نازانی خۆت درۆزنی هیچ گزارشێکی دروست نەدا تۆ گەرەک تو بێژی ئەحمەی موفتیزا خائین نەوگە لە ژێر و چقلیە سدیقە کەمانگەر و مابەقی نەکردەکە تۆ گەرەک تۆ بێژیت تۆ گەرەک تو بێژی ئەحمەی موفتیزا هات کە احتلال بکات ئەمە کۆمەڵە نەیهێشتگە یا جەمعیەت ئەو وەختە نەیهێشتگە شێخ عێزەدین تەکیا احتلال بکە و شێخ عێزەدین ملی باداگە بەڵام نەدوت بعدەن چه اتفاقی کەوت باشە ئەحمەی موفتیزا تەڵاشی کرد تەکە شێخ عێزەدینە یەک احتلالوێ بەڵام شێخ عێزەدین ملی بادا چی کرد ئەحمەی موفتیزا چوو چقلیەکەی کردیانەی کرد بابەجان تۆ تەکە واقعیەتە ناتوانی دەرکەوی
تۆ وە درۆکە شروود کرد هەر ئیشی درۆ بکەی سلسلەوار لە پشتی یەکتریە کاکە تۆ وەختێ لە قەبارەی ڕەهبەرگێتە ملەتێکا دانەوەزیبی قەوارەکەت ئەوە بچووکە تەکانیەدەن دێدا ئاکەفێ و ناشارێت تۆی تر تۆ وەختێ تحت ناوە کورد کارەکەی و هیچ مەفهومێکە لە کوردیەت نییە ئەتۆ بە هەر بارێک و دەسە لێبوون جاشێتی لێداکەفێ ئەتۆ خۆ من ناڕەحەتی نەگەرەکە ئیستە بەرادەرانە مەکتەبە قورئان بچن وازح بێ مشەمش بێ هەڵکردن و مشەمش و کەلەماتە ئەحمەقانە وتن وازح بێژن مەکتەبە قورئان چییە شخص ئاغای ئەحمەی مفتی زاکێس چی وتگە ئەم فەلسەفە ئەم دینە جەدیدە چه شەکڵیە دێن وازە بازیکەن کاکە فەق تەحتیلە ڕیشی شێ بتاشین چه شکلی ئەمە هەرە مەسە لەسەر ڕیشنە تاشین و فەق تەحتیلە و کارە سیاسی ناکەین ئێوە مەکتەبێکتان دروست کردەگە ئەمە سە جەهانبینیەکەتان چه شکلی ئەمە کاکە گیان تۆزی ئینسافتان بێ ئەگەر ئەم پولە و ئەم سەکت و ئەم سێکس و ڕەوابەتە ئەزدواجە لە بینتان هەڵبگیرێ بازەمیش مەکتەبی نێوە کاکە ئەحمەدین بن جواوی بن و ئێوە ئەو ئەدەبتانە هەز جواو بن و جواوەتەوە حتمما لا ئێوە خۆش